سۆران و ڕەواندز وەک یەکێک لە ناوچە گەشتیاریە گرنگەکانی پارێزگای هەولێر لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز و ڕۆژانی دوایی زۆرترین گەشتیار سەردانی ئەو ناوچانەی کردووە. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆرانیش بۆ یەکەمین جارە لە مێژووی دەڤەرەکە کەوا 100,000 گەشتیار لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز سەردانی ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز دەکەن. و لە ماوەی ئەم جەژنەدا کە جەژنی قوربان بوو لە ماوەی 10 ڕۆژدا ژمارەی پێوانەی بۆ یەکەم جار لە مێژووی ئەم دەڤەرە تۆمار کرا کە بەتەنها لە 10 ڕۆژدا نزیکەی 100,000 سەردانی کەر و گەشتیار لە ماوەی ڕۆژانی جەژن سەردانی ئەم دەڤەرەیان کردووە و بەشی هەرە زۆری شوێنەکانی حەوانەوە بە هۆتێل مۆتێل گوندی گەشتیاری تەنانەت کەپرە گەشتیارەکانیش پڕ بوون لە گەشتیار. خاوەن ناوچە گەشتیاریەکانیش گلەیی کەمی کارەبا و زۆری زەریبە دەکەن و داوا دەکەن ئەو داهاتە زۆرەی لە ناوچە گەشتیاریەکان وەردەگیرێت ڕێژەیەکی زیاتر لە ناوچە گەشتیاریەکان سەرف بکەن. هەروەها گەشتیارانی عەرەبیش داوای نەهێشتنی 10,000 دینار دەکەن کەوا لە بازگەکانی هەرێمی کوردستان لێیان وەردەگیرێت. بەنسبەت خزمەتگوزاریەکان لە بێخاڵ کارەبا گرفتێکی سەرەکیە بەتایبەتی 12ی شەو کارەبا نامێنێت لە بێخاڵ. ئەمە گرفتێکە چەند ساڵە بۆ شێوەی دووارە بێتەوە وادانم گرفتە چارەسەر بکرێ. گرفتی پاکردنەوە دەستخۆشی لە پاپە گروپ دەکەین زۆر بە جوانی شەکەی خۆیان دەکەن و ئەو داهاتەی کە لە بێخاڵ وەرئەگیرێگەر بێخاڵ بە گشتی وەربگرن داهاتێکی زۆر سارانە حکومەت لە ڕێگەی بات مساتعە و هەروەها کارەبا وەرئەگرێ و وەکو پێویست ئەو داهاتە بەشێکی زۆر کەمی لێسەر ئەکرێتەوە. هیوادارن ڕێژەیەکی زیاتر لە شوێنە گەشتیارەکان بەگشتی ئەو باز و داهاتێک کە وەرئەگیرێ رجعت جاري كراو اللي يسرب بكريته وابو خدمة جزارية قشتي كان. فنقطة انه رسوم ايضا ما موجودة هي بالقانون بانه كل نفر يعني يدخل برسوم 10,000 دينار واذا كانت يعني انا عائلة متكونة من 5-6 نفرات يعني انا بس ادخل ب70,000 بس دخولية وبعدين تلحقني مصاريف اخرى. والله لهوليرة وهاتوينا او ناوتش ما زور في خوشة همو سارج لباش ججني قربان هردين سەیرەنگاژی زۆر خۆشە وەلو بە خۆشم ناوم بێخاڵە زۆر پێم خۆشە. ئەگەرچی 180 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر دەکەونە دەڤەری سۆران بەڵام لەلایەن حکوومەتی هەرێم و بەرپرسانی ئیداری دەڤەرەکە گرنگیەکی ئەوتۆ بە ڕێگاوبانی ناوچەکە نەدراوە و ئەمە شوای کردووە لە ڕێگاکان قەرەباڵغی دروست ببێت و گەشتیاران و هاوڵاتیانی ناوچەکەش تووشی ناڕحەتی ببن. ڕۆژ دوای ڕۆژ هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە. تەنها لەم جەژنی قوربانەدا 100,000 گەشتیار هاتوونەتە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران. بەڵام ئەوەی جێگای پرسیارە حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا نەیتوانیوە کەرتی گەشتیاری بکات بە سەرچاوەی داهات. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری بێخاڵ لە قەزای ڕەواندز.